بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشند و مهربان عم يتساءلون او خلقا درباري چي ليكتر دپرسن عن النبأ العظيم درباري هوالا قورا و گرنگكا كالروجي قيامتا الذي هم فيه مختلفون لحالك دا كاوان الراو بوچونيان جاواز درباري كلا سيعلمون ثم كلا سيعلمون نخير وابويان نالويت لدا هاتويشي نزيك دا خويان دبين نوو همو راستيكانيان بو دردكويت بلي لەوە دوا لەدا هاتوویەکی نزیکدا خۆیان دەبینەوە و ڕاستیەکانیان بۆ دەردەکەوێت ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا پێش باسی قیامەت پەروەردگار گەشتێکیان بەناو دروست کراوان و دیاردەکاندا پێدەکات و دەپرسێت ئایا زەویمان وەک لانکە بۆ فراهەم نەهێناون ئایا چێوەکانمان وەک مێخ بۆ دا نەکوتاون تا زەوی بپارێزرێت لە فشاری بورکان و مادەتواوەکانی ناوناخی هەروەها تا لەنگەری ڕابگرێت و چەندەها سوودی ترتان پێبگەێنێت ئایا ئێوەمان بەجووت دروست نەکردووە وجعلنا نومكم سباتا وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا خەوتنمان بۆ نەکردوون بەهۆی سرەوتن ئایا شەوگارمان بۆ نەکردوون بەدا پۆشەر وەک پۆشاک تا تیایدا بشاردرێنەوە ئایا ڕۆژیشمان بۆ نەکردوونەتە کاتی بەدەستهێنانی ڕزق و ڕۆزی وبنينا فوقكم سبعا شدادا ئایا حەوت چین ئاسمانی بەهێز و پتەومان بەڕا سەرتانەوە دروست نەکردووە وجعلنا سراجا وهاجا چرایەکی پڕشنگدارمان بۆ فراهەم نەهێناون کەمە بەست خۆرە وأنزلنا من المعصرات ماء ثجاجا لنخرج به حبا ونباتا وجنات ألفافا ئایا لە هەورە گوشراوەکان بارانێکی زۆرمان نەباراندووە تا بەهۆی ئەو بارانەوە جۆرەها دانەوێڵە و ڕوەک بڕوێنین هەروەها چەندەها باخی چڕ و پڕ و لێک ئاڵا و بەدی نەهێناوە إن يوم الفصل كان ميقاتا اینجا دێتە سەرباسی هەواڵە گرنگ و سامناکەکە بەڕاستی ڕۆژی جیاکردنەوە کاتێکی دیاری کراوە بۆ جیاکردنەوەی چاکان لە خراپان ئیمانداران لە کافران ستەمکاران لە ستەم لێکراوان يوم ينفخ في الصور فتأتون أفواجا وفتحت السماء فكانت أبوابا ئەو ڕۆژەی کە فوو دەکرێت بە سووردا جا پۆل پۆل و دەستە دەستە بەرەو مەیدانی لێپرسینەوە بێپەروا دێن ئاسمان دەکرێتەوە و دەبێتە دەروازە و دەرگا بۆ دابەزینی فریشتەکان وسيرت الجبال فكانت سرابا چێوەکانیش هەڵدەکەنرێن و دەڕۆن بە ئاسماندا وەک تراویلکە و سەرابێکی گەورە إن جهنم كانت مرصادا للطاغين مآبا لابثين فيها أحقابا بێگومان دۆزەخیش دەمێکە چاوەڕێی ئەو ڕۆژەیە و خۆی بۆ مەڵاس داوە دەبێتە مەنزڵگای خودانەناس و یاخیەکان هەزارەها ساڵی دوور و درێژ و نەبراوەی تێدا دەبەنە سەر لا يذوقون فيها بردا ولا شرابا إلا حميما وغساقا ناویدا ناچێژن فێنکایەک یا خواردنەوەیەکی بەتام جگەل لە ئاوی لە کوڵ و چێم و زوخاو جزاء
وفاقا إنهم كانوا لا يرجون حسابا وكذبوا بآياتنا كذابا كأوش پاداشتێکی لەبار و پڕە بۆ خوددانە ناسان چونکە ئەوانە کاتی خۆی بەتەمای ئەم ڕۆژە و لێپرسینەوەیە نەبوون حەزیان لە باسی نەدەکرد بەڵکو زۆر بەتوندی دژایەتی ئاەتەکانی ئێمەیان دەکرد و بە درۆیان دەزانی وكل شيء أحصيناه كتابا فذوقوا فلن نزيدكم إلا عذابا ئێمەش هەموو شتێکمان لەسەریان سەرژمێری کردووە و بەوردی تۆمارمان کردووە پاشان پێیان دەوترێت دەبچێژن ئەی خوددا نەناسان لە سزا و ئازار و ئەشکەنجە بەولاوە جا هەرگیز هیچی ترتان بۆ زیاد ناکەین إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا بڕاستی بۆ خوداناس و پارێزکاران سەرفرازی و خۆشی و شادی و کامرانی فراوان ئامادەیە چەندەها باخچەی جوان و جۆری ترێ لەو جێگە و ڕێگە خۆشانەدا هاوسەر و هاودەمی ئافرەتانی سینە جوان و دیمەن جوان هاوتەمەن ئامادەیە لەگەڵ کاسەی پڕ لە شەرابی تایبەتیدا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا رب السماوات والأرض وما بينهما الرحمن لا يملكون منه خطابا لو بەهەشتەدا هیچ جۆرە قسەیەکی پڕ و پوچ و درۆ دەلەسەیەک نابیستن ئەمەش هەمووی پاداشتێکە لەلایەن پەروەردگارتەوە ئەی ئیماندار بەخششێکە بە حسابێکی ورد دەبەخشرێت بە بەختەوەران لەلایەن پەروەردگاری میهرەبانی ئاسمانەکان و زەوی و هەرچی لە نێوانیاندا هەیە ئەو ڕۆژە کەس ناتوانێت لە بەردەم زاتی پەروەردگاردا بدوێت يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا ڕۆژێک دێت جبرائیل و فریشتەکان بەڕیز دەوەستن و ورتەیان لێنایەت و هیچ قسە ناکەن مەگەر ئەوەیان کە خودای میهرەبان مۆڵەتی بدات و قسەی جوان و بەجێ پێشکەش بکات ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا ئەو ڕۆژە ڕۆژێکی حەق و ڕاستە و بەڕێوەیە جا ئەوەی دەیەوێت با بەرەو لای پەروەردگاری ڕێگە بگرێتە بەر إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا بەڕاستی ئێمە ئێوەمان ئاگادار کردووە لەوەی کە سزایەکی نزیک بەڕێوەیە ئەو ڕۆژە ڕۆژێکە کە ئادەمی زاد سەیری دەستپێشخەری خۆی دەکات خوددا نەناسیش دەڵێت خۆزگە هەر خاک بوومایە ئاوا زیندوو نەکرامایەتەوە و